مێژووی دروستبوونی گوندی کۆیلێ دیار نییە لۆ سەدین سەدە دەگەڕێتەوە لە حەفتاکانی سەدەی ڕابردوو لە شەستەکان لە پەنجاکان لە چلەکان وەستای تایبەتمان هەبووە یەک لەوانە مام مەحموود بووە مام زەبار بووە مام خدر بووە بەرەحمەت بن شەید ڕەسوو حاشوی خای بووە ئەوانە وەستای دیواری بووینە مام خدر بووە خدری مام عوڵای لەو دوایشدا دوو وەستای زۆر مەزبوطمان هەیە وەستای دیواری قڕوبەردی لێنێن کاک ئەحمەد برایم و کاک حاجی خدر قڕوبەرد قوڕەکاری ناوخۆی بووە ناوخۆی لە بناکە هەڵقەندرایە بەڵام بەردەکان بە زۆری لە پشتی گوندی هاتین کاتی خۆی بە قومباران دەیان تەقاندەوە دەیان کردە بەردوو بەکەر و ێستەر دیانیان نەخوارێ شەشانەکە دێکە پیان دەگۆ بەرچێش بە بەرچێشی داتە ناو گوندی هەتا خانێکە تەواو دەبوو هەمووی بە هەرەوەزی بوو هەرەوەزی گوندی بە کەسە خانی دروستکردبای هەرەوەزی گوندی بوو هەم وەسایەکەی هەم کرێکارەکانی ینی سەرتاپەی هەمووی بە خۆڕایی بوو وەکو هەرۆزێک برایەتێک لە گوندی مە هەبووە ئێستاش ئەو برێتە ئێستا بەردەوامە وڵا تقریبن دوور بووارە وڵا لەوانەیە ڕێگەی نیو سعات بە بارچێشاتیە ڕێگای نیو سعات دوور بووە من پێم وایە سیمای گوند بە قڕوبەردەوە جوانە بە خانی گڵەوە جوانە بەڵام ئێستاش سیستەمەکە بەڕاستی گۆڕایە شێوازی ژیان گۆڕایە خەڵک زیاتر لەسەر بلۆک لەسەر دیواری لەسەر خانی بلۆک و سەمنتۆ ینی کۆنکرێتی خانی کۆنکرێتی ئەوڕۆ وردە وردە خەریکە دەبیتە باو بەداخەوە بەڵام پێم وایە هەر لەسەر کەلتورە کۆنەکەی مابینەوە گەلە گەلک باشتر بوو سیمای گوندەکەی جوانترە بەو قڕوبەردە جوانەی کە وەستای تایبەتی خۆی هەبیت لەوانەیە بە 24 سعات لە سلەی جساندا لە وەرجی سەرمادا سێ کوورەی بووێ بەڵام لە خانی سەمەنتۆدا لە خانی کۆنکرێتیدا دەبی بەردەوام هەوایەک بێ هەژینا خەڵی لە ئیدار نەکات چکە شوێنێکە سەختە بەفرگرە شوێنێکی ساردە بە تاکید لە هاونیشدا ئەو خانی گڵ و خانی سەمەنتۆ زۆر زۆر جیاوازی هەیە ئەگەر لە خانی گڵبی پێویستە بە پانکەی کان و بۆم بەردەکە پێویست بەیز ناکە تەنها لە بەرسی بەرەکەی بی ئەتوانی زۆر بێسرعات لە سواردی تەمووزەوە زۆر بێسرعات لە خانی گڵ بنووی شێشت نییە لە ساردی و لە گەرمی خانی گڵەوە گوندەکان هەم سیمای گوندەکە هەم ساردی و گەرمی هەم مەسەلە تەندروستەکەی لەوانەیە تەندروستەکەشی باشتر بی ئەوی لە خانی گڵان نەگەوی لە خانی سەمەنتۆیە ئەسووری دیوار بەخوای هەیە ئێستا دیواری مزگەوتمان هەیە نیو مەتر زیاترە هەیە مەترە 1 مەتر بەرینە ئەسکە لە دوو لاوە بەردەئاندرا بە دوو ڕێزەی دائاندرا ناویشی پڕ قڕ و بەردەکرا هەیە دیوار لەو گوندەی 1 مەترە بە تایبەتی دیواری مزگەوتێک کۆیلێ لە مەترێ زیاتر نییە کەمتر نییە ئەگەر کاتی هاتینەوە جادە نەبوو هەمون بەکەروبار لە دۆڵێ ڕائهینایتەوە کاکە بەردەکەن لە سەرێکدان هەموو کاو لە خان بوون هەمون ڕاستکردنەوە هەمون چاکردنەوە دەکە پرێدا بووین ئەلعانیشم هەر ئەو دەم پێ خۆشتر لە الحان ئارێ وەڵڵا ژن لە پیاوانمان دیتر بوون ئاون بەملی بوو نانکردن بە بڵێی بەسبارەوە ئەوە نەبوو بەتەنێ بوو زبارە گەنمە بوو زبارە دێوە بوو زبارە جیاء بوو لۆت بڵێم ژنێ ئەو دەمی ماندی بوون دەبوو دەگەڵ پیاوانش بچینە بەر حەمەلێ بەر ئیشی